تراژیدیای کورد بوون بە پێنووسی توێژەری کۆمەڵناسی ڕێبین مستەفا شێخ. ئۆجەلان لە مانیفێستۆی شارستانی دیموکراتیکدا ئاماژە بەوە دەدات ئەو کاتەی بۆ دۆزی ڕەوای کورد دەستمان بە خەبات کرد، دەوڵەتی تورک گۆڕێکی دروست کردبوو لەسەر کێلی گۆڕەکە نووسی بووی لێرە کورد و کوردستانمان ناشتووە وەک ئاماژەیەک بۆ کۆتایی هاتنی دۆزی ڕەوای کورد و کوردستان. کاتێک وردتر لە گۆڕە هەڵکەنراوەکەی دەوڵەتی تورکیا دەکۆڵینەوە کە بۆ کورد و کوردستانی دروست کردووە تێدەگەیت. مرۆڤایەتی بەگشتی کوردی وەک مرۆڤ وەک خوددان هەبوونێکی سیاسی و فەرهەنگی لە هیچ بارودۆخ و سەردەمێکدا قبول نییە. لە زۆر قۆناغی مێشووی شاهیدی کۆمەڵکوژی و سڕینەوەی جەستەیی و هزری و شارستانی کورد بووین. بەگشتی جیهان کوردی وەک مرۆڤێکی ئازاد و خاوەنشناس قبول نییە. تەنها لەناو بۆتەقەی چەکدار و جوندی و جەنگاوەری خۆی بۆ ماوەیەکی کاتی تۆی قبول و پشتگیری دەکات. بەو مانایەی ئەگەر وردتر لەو سروشتە بڕوانین ئەوە لە زۆربەی قۆناغەکان ڕەگوڕیژەی ڕەتکردنەوەی کورد بوون وەک هەبوونێکی سیاسی دەدۆزینەوە. پەیوەندیدار بەم دۆخە ئاڵۆزوتەم و مژاویەی سووریا دوور نییە تورکیا هەمان خەون و خولیای لەسەردا بێت و لەناو هەمان پارادای میستەمکاری و قبول نەکردنی ئەویتردا مەست و نغرۆ بوو بێت. دوور نییە تورکیا قوربانی بە هەموو شتێک بدات تەنها لە پێناو کۆتاییهێنان بە قەوارەی ڕۆژاوای کوردستاندا. هاتنە پێشەوەی تەحریر شامیش بەم هێزە زۆرەوە دوور نییە تورکیای لە پشت بێت وەک هێزێکی کاریگەری ئیقلیمی. لە ڕاستیدا کوردەکان یان وردتر ڕۆژاوای کوردستان لە دۆخی ئێستای سووریا بەهێزترین، ڕێکخراوترین، مەدەنیترین، دیموکراسیترین و گونجاوترین هێزن کە ببن بە خودانکیانێکی سیاسی و دەستوری کە ئومێدی هەمومانە و زۆڵمە مێژوویەی سەدان ساڵە دەرحەق باگەلی کورد دەکرێت لە سووریا خۆی دووبارە نەکاتەوە و هەم دیسان شاهیدی شکان و لەبەریە کەڵوەشان و هەرزان فرۆشتنی گیان و سەر و ماڵی کوردەکان نەبین بەدەستی هێزە ئیقلیمی و نێودەوڵەتیەکان. پرسیاری سەرەکی لێرەجا ئەوەیە بۆچی جیهان و وڵاتە زلهێزەکان کوردیان وەک خۆی قبول نییە؟ بۆچی هێزی یەکەمی ئازادکردنی دەوڵەتی سووریا کوردەکان نەبوون؟ بۆچی ئەو ڕۆڵە گەورە و گرنگەی بە جۆلانی درا بە مەزلوم عەبدی نەدرا؟ بۆچی ئەم هەموو خەباتەی ئۆجەلان پەکەکە هەسەدە و کوردانی ڕۆژاوە بۆ ژن ئازادی و ژیانێکی شارستانی و مەدەنی و دیموکراسی ناتیدەگیرە؟ وڵاتانی زلهێز بۆ ئۆجەلان بۆ ماوەی 30 ساڵ دەکەنە کونجی زیندان و پیاوێکی وەک محەممەد جۆلانیش لە ماوەی 12 ڕۆژدا دەکەنە گیڤارە و ماندێل لای زەمانە. دەبێت کورد چیتر بکات تا ببێتە سەر ستەیجی مێژووی مرۆڤایەتی، چیتر بکات تا لەناو کیانێکدا بتوانێت هەبوونی سیاسی خۆی بپارێزێت و وەک هەر گەلێکی تر پارێزگاری لە شوناسی خۆی بکات. ئەگەر بابەتەکە بریتی بێت لە بەها باڵا شارستانی مرۆیەکان لە ئێستادا کەس بەقەد کوردانی ڕۆژاوا مەدەنیتر، پشوو درێژتر، دیموکراسیتر و تۆلێرانستر نییە لە چوارچێوەی سووریادا. ئەگەر پرسیارەکەش هەبوونی سوپایەکی ڕێکخرا و ڕاهێنراوە ئەوە هیچ هێزێکی سووریا هێندەی هەسەدە خاوەنی 110,000 سەربازی ڕاهێنرا و پڕچەک نین. بەڵام دووڕوویەکە لێرەدا ئەوەیە کە بۆ دەبێت وڵاتە زلهێزەکان لە پاڵهابوونی هێزێکی کوردی ڕاهێنرا و ئازا و جوانمێر ڕۆڵی سەرەکی بە پیاوێک بدات کە پێشتر داواکراوی خۆیان بووە و بە مەلاین دۆلاریان کردبووە دیاری ئەو کەسەی شوێنەکەی ئاشکرا بکات. چۆن تەنیا بە 12 ڕۆژ جۆلانی بوو بە ماندێلای سەردەم. بەڵام ئۆجەلانی بیرمەند و ڕۆشنبیر و ئازادی خواز وەک تیرۆریستێک مامەڵەی لەگەڵ بکرێت. ئەم بارگۆڕانەی وڵاتانی زلهێزی سەرمایەدار لە کوێی ئەخلاقی سیاسی و بەها باڵا گەردوونیەکان جێگای دەبێتەوە. بەگشتی ئەوەی مێژوو پێمان دەڵێت ئەوەیە کە سیستەمی 100 ساڵی جیهان لەناو هیچ ڕووداوێکی گرنگدا کوردی وەک کارکتەری سەرەکی ڕووداوەکان قبول نییە و هەمیشە لە پەراویزی ڕووداوەکاندا خوێندراوەتەوە. ئەگەرچی ڕووداوەکانی سووریا بۆ کوردانی ڕۆژاوا دڵخۆشکەرە بەڵام دەهێندەش بەدەست وڵاتە داگیرکەرەکانی کوردستانەوە مایەی مەترسی جدیە. ئەوەی پێویستە بگوترێت و پۆخت باسی لێ بکرێت ئەوەیە وڵاتانی داگیرکەری کوردستان ماوەی 101 ساڵە دەستیان خستۆتە گەرە و بینەقاقای کوردستان و هەروە سادەواسانیش ناتوانن دەستی لێبەردن. جیهانیش تەنیا کوردی لە چوارچێوەی ئەو دەوڵەتانەدا قبوڵە و بەردەوام وێردی سەرزمانیان بەرامبەر بە کورد پاراستنی یەکپارچەی ئەو وڵاتانەیە کە تاقە ڕۆژێک مرۆڤ دۆستی و دیموکراسی بە خۆیانەوە نابینن. لێرەوە کورد دەتوانێت وەک فاکت خۆی بەسەر پەراوێز خستنە مێژوویەکانی خۆیدا فەرز بکات و چەندە لە مێژوودا یاری پێکراو بووە لە ئێستادا ئەو ببێتە یاریکەر و بۆ هەمیشە بێتە سەر تەختەی شانۆی سیاسی جیهان. ئیتر کاتیەوە هاتووە کام وڵاتانە زلهێزن و دەیانەوێت هاوپەیمانی کورد بن تا وڵاتانی ناوچەکەی پێ بترسێنن. هێندەش کورد سوود لەو دەرفەتانە وەرگرێت چونکە دوجار سیاست شەڕی بەرژەوەندیەکان و باش جوڵاندنی سەربازانی شەترەنجەکەیە. ئیدی کاتیەوە هاتووە کورد لە هاوپەیمانی هیچ وڵاتێک نەشەرم بکات نەبترسێت چونکە دوجار پرسی کورد نە ئایدۆلۆژیە نەدینیە نەمەزهەبیە بەڵکو پرسێکی تەواو نەتەوەییە و کێ بتوانێت بەردێک بخاتە سەر پایەیەکیانی کوردی دەبێت دەستی بۆ
درێژ بکرێت.